دیارە لەم ڕۆیا زۆر باسی دێکەمەکە کرێت و یەکەمەکان لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی خوێندنگاکانە ئەمەنە زۆرترین وروژان و زۆرترین بانگەشەی هەیە کە ئێمە قەناعەتمان وایە هەموو ئینسانێک کە لە هەر بوارێکە سەرکەوتووە بێت دڵی بەخۆی خۆشە و کە پێش ئەقرانەکانێک کەوێت و ئەبێ بە یەکەم و ئەبێ بە دەیەکەم جێ ئەوەیە کە شانازی بخۆی و ماندووبوون و جوودەکەیەوە بکات ئەمەش لای ئێمە دیسانەوە هەرجێی دڵخۆشیەوە جێی دەستخۆشیەوە پیرۆزبایی لەوانەکەین کە یەکەمەکانی هەرێمن لە بواری خوێندنە لە هەردوو بەشەکانی زانستی و ئەدەبی و دواتریش هەتا لە پیشەیەکانیشە خۆشەویستان ئەوەی کە لای ئێمە گرنگە ئەوەیە کە ئەم بابەتە لە ئیسلامە ڕەچەڵەکێکی قوڵی هەیە و ئەمەش بەلای ئێمەوە سەنگی مەحەکە ئەو کەسە یەکەم نییە کە لە قۆناغێکی خوێندنە نمرە ئەهێنێت و پلەی بەرزە بێت و لە زانکۆیەکی بەرز وەرە گیرێ ئەو بەلای ئێمەوە گرنگە کە ئینسان لای خوای گەورە قیمەتی چییە بۆیە خوای گەورە هەتا پۆڵێنی مەلایکەتەکانی کردووە بەم شێوەیە کە لەناو هەموو مەلایکەتەکانە کۆمەڵێکی لێ هەر بژاردوون کە ئەمانە دەرەجیان بەرزتر لە مەلایکەتەکانی تر لەناو پێغەمبەرانە لەناو 124,000 پێغەمبەرە خوای گەورە تەنها ناوی کۆمەڵێکیانی هێناوە لە قورئانە وەڕوسولا قد قصصناهم عليك من قبل ورسلا لم نقصصهم عليك وكلم الله موسى تكليما دیسانەوە ئەلێرەشا تەفاضولی داناوە کە کۆمەڵی پێغەمبەری لەناو قورئانە باس کردووە کە ئەمانە بن بە پێشەنگ و سەرمەشقی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و ئومەتەکەی دەرز و عیبەر لە ژیانی ئەوان و ئومەتەکەیان وەربگرێ دوای لەناو ئەو پێغەمبەرانەشە هاتووە 5 پێغەمبەری ئولوالعەزمی جا کردوێتەوە کە ئەمانە تایبەتمەندترن لە پێغەمبەرەکانی تر اینجا لەناو ئەوانەشا منافەسەکە ئەکەوێتە بینی پێغەمبەری خوا و ئیبراهیمەوە لەسەر پلەیەک لەسەر پایەیە کە دەرەجەی خەلیلیە یان دەرەجەی مەقامی مەحموود ئەنجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوێ بە دەنگدانی ئومەتەکەی بە پشگیری ئومەتەکەی بە دوعای ئومەتەکەی دوای هەموو نوێژێ ئەم پلەیەش بەرێ کافەرمێ هەر کەسێ داوای ئەمەم بۆ بکات ئەوە لە قیامەتە شەفاعەتی بنی بۆ واجبە بێ کافەرمێ ئەو مەقامی مەحموودە بۆ یەک کەس دانراوە کە ئومێدەکەم من بم بۆیە خۆشەویستەکان ئەبینید ئەم منافەسەیە حتا لە بینی پێغەمبەرانە خوای گەورە دایناوە بۆ ئەوەی کە وفي ذلك فليتنافس المتنافسون ئەمانە منافەسی باشتن جا لە قیامەتا ڕوونە بێتەوە کام دەیەکەمەکە براون و کام دەیەکەمەکەش دەرەجە و پلەکەیان بۆ کاتێکی کاتی بوو و ڕێزدانەکانیان شتێکی ئابر بوو